ئێمە کە ئەلکترۆنات نابینین ناتوانین بڵێنیە ڕۆحیش نابینین ناتوانین بڵێنی ئەلکترۆناتەکەەوە علم پێمانەڵێ مە ئاسەوارەکانێتی ڕۆح هەتا ئەم لەحظەی کە قسە ئەەکەم تایە پزیشکی هەموو جیهان و زانستی سەردەم هەمووی متەحەیرن لەوەی عەقڵ خۆی چییە ڕۆح خۆی چییە ئایا ڕۆح لە شوێنێکی جەستەیە تەبەنەوەی تر ئەو هەموو اختلافاتانی کە لەسەری هەیە ئایا ڕۆح پەیوەندی بە دڵەوە هەیە یا ڕۆح پەیوەندی بە مێشکەوە هەیە یا پەیوەندی بە زیندوێتیەکەوە هەیە ئایا ڕۆح زیندووبوونە ئێمە بە نەزەری من ڕۆح زیندووبوون نییە چونکە حیوانێکی مەنەوی سپێرمەکە خۆی ئەڕوا ئەجوڵێ هێلکۆکەکە زیندووە ئەپیتێنرێن گەشە و نەشو نماکەن بەزەم ڕۆحی بەبارە نەکراوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ دوای تێپەڕبوونی 120 ڕۆژەکە 4 مانگەکە ڕۆحی بەبەراکرد کەوا بڕ ڕۆحەکەش خۆی شتێکی ترە غەیری ئەم زیندوێتی جا ئایا من نەفسە ڕۆحە دڵە مێشکە لە جەستە هەموویەتی خوای گەورە فەرمێ وەالنازعاتی غەرقا ئەو فریشتانەی کە ڕوحە کێشن نەزعیەکەن دایە ماڵن کەوا بوو ئەمە جۆرەکە لە داماڵین ڕۆحەکە ئەنجا غەرقە بە هەموو بەدەنا غەرقە بن هەتاکو ڕۆحەکە دەرەکێشن کەوا بوو ڕۆحەکە لەکوێیە دیسان نازانین ڕۆحەکە خۆی چییە دیسان نازانین کەوا بوو نابێ وا بزانین هەموو شتێک ئەگەر بە عەقڵ پەیمان پێ نەبرد ئیتر نابێت لە ڕێگای تری مەعریفیە وەری بگرین وەکو جۆگرت وەکو هەواڵی ڕاستگەاندن